سیدوهەمین کۆبوونەوەی کۆمکاری عەرەبی بە بەشداری سەرانی وڵاتانی عەرەبی لە جەددەی سعودیە بەڕێوە چوو. بەڵام ئەوەی کە مایەی سەرنجە ئەوەیە وڵاتانی عەرەبی هەر لە تونسەوە بیگرە تا لیبیا، سووریا تا یەمەن کۆمەڵێک کێشە بەرەوکی دەوڵەتانی عەرەبی گرتووە. لەوەش گرنگتر ئەوەیە پاش 12 ساڵ سووریا جارێکیکە گەڕایەوە ناو کۆمکاری عەرەبی و بەشداری تێدا کرد. کەواتە داهاتووی سووریا بەرەوچۆیە، هەروەها داهاتووی وڵاتانی عەرەبیش لەگەڵ ئەم هەموو کێشەیە چی لێ بەسەردێ. ئێمە میوانێکمان لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز مەروان حەیدەر، شرۆڤەکاری سیاسی لە بەیروتەوە ڕاستەوخۆ لەگەڵماندایە. بەڕێز مەروان، شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتە ژووری هەواڵی کوردستان 24. با لە لووتکەکەەوە دەست پێ بکەین. پێتان وایە ئەم لووتکەیە واتە لووتکەی وڵاتانی عەرەبی دەتوانێت چارەسەری ئەو هەموو کێشانەی ناو دەوڵەتان و وڵاتانی عەرەبی بکات بەبێ هاوکاری دەرەچی؟ بەڵێ ئێوارەتان باش، سڵاو بۆ ئێوە بۆ بینەران. هەروەکو تۆم باستان کرد ئەم لووتکەی سیدووەمینی کۆمکاری عەرەبیە کە لە جەددا بەڕێوەچوو لووتکەیەکی زۆر جیاواز بۆ گومانی تێدانە. ئەمەش بەهۆی چی؟ بەهۆی گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەبی لە هەمان کاتدا ئەو کێشانی کە تاوتوێکران لە هەمان کاتدا بەشداربوونی سەرۆکی ئۆکرانیا ڤۆڵۆدۆمێر زێلێنسکی لە لووتکەکەدا بەشداری بۆ گوتارێکی هەبوو. لە هەموو لەمەمانە گرنگتر لە قۆڵایی وەڵامی پرسیارەکەتان ئایا لووتکەی کۆمکاری عەرەبی کێشەکانی وڵاتانی عەرەبی چارەسەر دەکات؟ پرسیارەکە ئەمەیە بەبێ دەسوەرداری دەرەچی. بێگومان بەیاننامەی کۆتایی باسی لەوە کردووە کە دەسوەردانی دەرەچی لە وڵاتانی عەرەبی بوەستێنرێت، ڕێگری لێ بکرێت. زۆر ڕوونە ڕێککەوتنی ئێرانی و سعودی کە پێشتر واژۆی لەسەرکراوە. ئەمە بەڕاستی ئاماژەیەکە لە نێو لووتکەکەشدا ئامادەیی هەبوو ڕێککەوتنەکەەوە ئەوە بوو کە بڵێن وەکو ئەوە بوو کە کێشەکانی وڵاتانی عەرەبی چارەسەر بکرێن. دوای 10 ساڵ 12 ساڵی ڕابردوو زۆرێک لە کێشەکان دوای بەهاری عەرەبی بینیمان کە چەندین کێشە لە میسر، لە سوودان، لە تونس، لە لیبیا، لە یەمەن ئەم کێشانە ڕوویاندا بەلانیشانی جیاوازەوە. کەواتە ئەم کێشانە کە باسمان کردن ئێستا کاتی چی هاتووە؟ کاتی ئەوە هاتووە ئەم کێشانە چارەسەر بکرێن. بەچی؟ بە ڕۆڵی عەرەبەکان خۆیان دوای ئەو گۆڕانکارانەی کە ڕوویدا لە ناوچەکەدا. ئێستا کاتی هاتووە کێشەکان چارەسەر بکرێن. عەرەبەکان پێویستیان، وڵاتانی عەرەبی پێویستیان بە یەکتری هەیە. بەڕاستی هیچ با بڵێن هیچ جۆرە ڕێگەیەکی دیکە نییە بۆ چارەسەرکردنی کێشەکان، تەنها دەبێت لەنێو خۆیاندا وڵاتانی عەرەبی خۆی کە ڕێکەون بۆی کێشەکانی خۆیان چارەسەر بکەن. زۆر باشە بەڕێز مەروان، با هەر لەسەر سووریا ڕابوەستین. بۆ خۆ دەزانی زیاتر لە 12 ساڵە شەڕ و پێگادان لە سووریا هەیە. ئاوارە و پەنابەرێکی زۆری سووری لە لوبنانن، لە عێراقن، لە ئوردنن، لە وڵاتانی ترن. دوای بەشداریکردنی حافظ ئەسەد بڵێن بەشار ئەسەد لە کۆمکاری عەرەبی پێ دوایە ئایندەی ئەو پەنابەرانە چۆن دەبێت؟ بەڵێ بەبێ ڕەچاوکردنی ئەوەی کە ڕوویدا لە سووریا کامە زۆر گرنگە. بەڕاستی بابەتی مرۆیەوە بابەتێکی گرنگە. بەڕاستی گەلی سووریا بوو بە پەنابەر و بوو بە ئاوارە. ئەو ڕژێمەی کە ئێستا لە دیمەشق هەیە کە پاڵپشتی کرا لە رووسیا و ئێرانەوە، ئێستا ئەو ئامادەی هەیە لە لووتکەی عەرەبیدا. پێمان وایە کەەوە ئێستا وڵاتانی عەرەبی سعودیا لە هەستەرێمە تێگەیشتون هەمان کاتدا کە چارەسەر لە سووریا بەڕێگەی سەربازی نابێت، تەنها بە ڕێگەی سیاسی دەبێت. کەوا ئەم ڕژێمە کە لە سووریا هەیە کە دەبێت لە بەرژەوەندی سووریا کار بکات. ئەمەش بە ڕێگەی سەربازی نابێت، لە ڕێگەی خوێن و وێرانکاریەوە نابێت. بۆیە عەربستانی سعودیا بەم ئاراستەیە کاری کردووە. دەیەوێت کە وەزارێک کە سووریا بگەڕێتەوە بۆ باوەشی وڵاتانی عەرەبیەوە بەو مەرزانەی کەەوە کۆمەڵێک مەرز هەیە. هەندێک لەو مەرزانەکە پێویستە جێبەجیان بکاتە. چێ جێبەجیان کات ڕژێمی دیمەشق جێبەجیان کە بۆ ئەوەی کەەوە ئەو پەیوەندیانە لە لێوان وڵاتانی عەرەبی و سووریا بە شێوەیەکی ئاسایی بمێنێتەوە. پێمان وایەکەوە سەرەتای چارەسەری سیاسی دەستی پێکردووە. بابەتێکی زۆر باشی شەکەوە
بەڕاستی دەیەک لە وێرانکاری و خوێن و شەڕ و کوشتار کۆتایی پێدێنێت لە سووریا و لە وڵاتانی دیکەشدا دەگەنێتی باش. دەگەینە سەردەمێکی نوێکەوە لە لووتکەی کۆمکاری عەربی باسی کردووە ڕۆڵی داهاتووی بابەتی چییە؟ بابەتی ئابووری و پەرەپێدانە ئەمە بابەتێکی زۆر گرنگە لە ڕاستیدا. چاکە بەڕێز مەروان بەڕای ئێوە ئایندەی ئۆپۆزیسیۆنی سووریا بە کوردیش و بە ئەوانەی سەر بە تورکیان چۆن دەبینی چی لێ بەسەر دێت؟ بەڵێ ئێستا ئێمە دەزانین کە سووریا لەژێر کۆنتترۆلی ژمارێک لە دەوڵەتە لەوانە تورکیا و لە دەگرتوەکانی ئەمریکا رووسیا ئێران کۆنتترۆلی دۆخەکان کردووە لە هەمان کاتدا دەسوەدانی ئیسرائیلیش هەیە لە باشووری سووریاوە ناوچە کوردیەکان پێمان وایەکەوە جارێک کە دەگەڕێتەوە وەکو بەیانامەکەش داهاتوە جەخی لەسەر یەکپارچەی خاچی سووریا کردوتەوە ئاماژێکی زۆر سەرەکی هەیەکەوە سووریا دابەش ناکرێت ناوچە کوردیەکان ئەمانە بەشێکن لە سووریا پێمان وایەکەوە چارەسەری سیاسی هەموو ناوچەکان دەگرێتەوە ناوچە کوردیەکانیش بەشێکن لە سووریا کە بە جۆرێکە خۆ بەڕێوەبەریان هەبێت جۆرێک لە تابەتمەندیان پێ بدرێت لە چوارچێوەی سووریادا لە شێوەش چوارچێوەیەکی ئۆتۆنۆمی فیدرالیدا بەڵام دەزانین ئەمە بەڕاستی بەشێک دەبن لە سووریا بەڵام تایبەتمەندی خۆیان دەبێت لە چوارچێوەی سووریادا پێشمان وایەکەوە ئەم بابەتە بەڕاستی گفتوگۆ ناکرێت لە نێو کۆمکاری عەرەبی بەڵکو لەگەڵ وڵاتانی دراوسێک و گفتوگۆ دەکرێت لەسەر هەمویانەوە تورکیا کە یاریکەرێکی سەرەکیە لە بابەتی بوونی زۆر باشە بەڕێز مەروان کێشەی کورد لە باکووری ڕۆژ زۆر باشە بەڕێز مەروان پەیامەکەتان گەی زۆر بەڕێز مەروان حەیدەر شرۆڤەکاری سیاسی ڕاستە و خۆ لە بەیروتەوە لەگەڵ مابووی سوپاس بۆیەوە شەوتان باش.